بسم الله الرحمن الرحيم. وأنكحوا الأيام منكم والصالحين من عبادكم وإمائكم إن يكونوا فقراء يغنيهم الله من فضله والله واسع عليم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. لا بابي كمعين رغبة دان با هاوسەرگیری کردن ئاەتەکانی شێخمانشی کردەوە و ئاەتێکی کەشمانشی کردەوە گەشتی نایەتی دووەم لەو ئاەتانەی کە با بڵێن من زیادم کردووە بۆی کە لێرە خۆی پەروەردگار فەرمێ من آياته أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها وجعل بينكم مودة ورحمة إن في ذلك لآيات لقوم يتفكرون. خۆی پەروەردگار لەم ئاەتەیە منەتەکا بەسەر پیاوانە ومنەتەکا بەسەر ژنانیشە کە فەرمێ لە خۆتان هاوسەرانم بۆ دروست کردووە، هەم ئێوەی ژن لە ژن و پیاوێکی تر هاوسەرتان بۆ دروست بووە و هەم ئێوەی پیاو لە ژن و پیاوێکی تر هاوسەرێکتان بۆ دروست بووە. کەواتای ژنان فەزڵێکتان پێبەخشراوە لەلایەن خۆی پەروەردگارەوە ڕەتی نەکەنەوە کە بریتە لە هاوسەرێکی باش. ئەی پیاوان فەزڵێکتان پێبەخشراوە لەلایەن خۆی پەروەردگارەوە ڕەتی نەکەنەوە کە ئێوەش بریتە لە هاوسەرێکی باش. پاشانە فەرمێ ئەم هاوسەرگیریەمان بۆچی یعنی کردووە بە سونەتێک لە نێوان ئینسانەکانە. طبعا لەبەرەوەی لتسكنوا إليها وی لە پاڵیەکە ئۆقرە بگرن، ئارام بگرن. بۆیە بەڕاستی ژنی ڕاستەقینە ئەو ژنەیە کە ئەبێتە هۆکاری ئارامگرتن بۆ مێردەکەی، پیاوی ڕاستەقینە ئەو پیاوەیە ئەبێتە هۆکاری ئەمان و ئارامگرتن بۆ هاوسەرەکەی. پاشانە فەرمێ وجعل بينكم مودة ورحمة. الله جل جلاله لە نێوانتانە دوشتی داناوە مەودە لەگەڵ ڕەحمە. مەودە بریتە لە خۆشەویستی بۆ یەکتری و ئەم خۆشەویستیە چڕە بێتەوە زیادەکە دوای ئەوەی کە منداڵ دێتە نێوان ئەم ژن و پیاوە. ڕەحمەش بە هەمان شێوە بریتە لە سۆز و بەزەیی بە یەکتریە و لەلایەن خانەوادەکانیشەوە سۆز و بەزەیی بۆ یەکتری. بۆیە کاتێک کە ژن و پیاوێگەن بە یەک، کاتێک کە سوکاری پیاوەکە لێیان بخوێ کە سوکاری ژنەکە ئەچن بەسەر دەمیانەوە بە عەکسیشەوە، کاتێک کە سوکاری ژنەکە لێیان بقەومێ کە سوکاری پیاوەکە ئەچن بەسەر دەمێەوە. ئەمە ڕەحمەکە لە بەینی یەکتریای تر دروستە بێ بەهۆی ئەو زەواجەوەیەوەیش. دوو بنە ماڵا ئەبێتە یەکە بن کاتێک کە کچ و کوڕەکانیان زەواجەکەن وە لە نێوانیشیانە نەوەیەک پیا بێ کە خوێنی هەردوو لای تێدایە. بۆیە خۆی پەروەردگار فەرمێ تەنها لەوەیە کە باسمان کرد پڕە لە ئایات، بەڵگە و نیشانەی زۆری تایە بۆ گەورەی و دەسەڵات و ڕاست و دروستی شەرعەکەی خۆی پەروەردگار. بەڵام بۆکێ بۆ هەموو کەس نا، بۆ وانەی فکریان ئیشەکە، بۆ وانەی فکریان تێک نەچووە، بۆ وانەی فکریان بەدەست خۆیانەوەیە، نەیان داوەتە دەست شەیطانەکانی جن، نەیان داوەتە دەست شەیطانەکانی ئینس. تواناییان هەیە دیراسەیان بابەتانە بکەن و لێی تێبگەن و حەقیقەتانێکی لێ هەڵبهێنجێنن کە ژیانێک بەڕێ بکەن لەسەر یەقین تاگەنەوە بەخوای پەروەردگار. جا فەرمێن فی ذلک لآیات، ئایاتیش جەمعە زۆرەکە، ئێمە تەنها 4-5 سوودمان باس کردی ئەم ئایەتە، بەڵام بەڕاستی پڕیەتی لە سوود، چونکە هەر فەقەرەیەکی ژیانی هاوسەرگیری بگری هەر لەو کاتەوەی کە لە یەکتری ماراکرێن و عەقدیان بۆ کرێ مەوەدە بینی ڕەحمە بینی، مەوەدە بینی ڕەحمە بینی. و لە هەر فەقەرەیەکی شاسێرەکەی مەوەدە نەمێنێت چ زەرەرێ ڕوەدا، ڕەحمە نەمێنێت چ زەرەرێ ڕوەدا، سوکنا نەمێنێت چ زەرەرێک ڕوەدا. ئەو هەمووی تر بەپێی هەموو حاڵەتەکان هەمووی ئایات و بەڵگەیە. خۆی پەروەردگار لە ئاەتێکی ترا فەرمێ والله جعل لكم من أنفسكم أزواجا وجعل لكم من أزواجكم بنين وحفدة ورزقكم من الطيبات. الله جل جلاله فەرمێ خۆی پەروەردگار
لە نەفسی خۆتان هاوسەرانی بۆ بەدیهێناون، هاوسەرانی بۆ دابین کردوون. یعنی پیاوی ژنی بۆ دابین کردوی، ژنی پیاوی بۆ دابین کردووی. پاشانە فەرمێ لەو هاوسەرانەتان پێیداون منداڵ، بەنین منداڵ، و نەوەشی پێداون و حەفەدە، یعنی هەمووتان تواناییتانێ ببنە دایک، ببنە نەنک، ببنە باوک، ببنە باپیرە. ئەمە خوای پەروەردگار ئەیکا بە منەت و فەضل بەسەر ئینسانەکانەوە. خوای پەروەردگار زەوجی بۆ دروست کردوون و منداڵ و نەوەی منداڵەکانیشتانی پێبەخشیون کە بەڕاستی چاو ڕوونکەرەوەی دنیاتانە، دڵ ڕوونکەرەوەی دنیاتانە، خەمڕەوێنن بۆتان، زۆر جار جێی شانازیتان، زۆر جار ئەبنەمایی دوعای خێر بۆ ناو قەبرەکانتان، زۆر جار ئەبنەمایی لەبەرکردنی جلوبەرگی بەهەشتیان و کردنە سەری تاجی بەهەشتیان بەهۆی ئەوەی کە قورئان فێرە بن. جا بۆیە بەڕاستیە فەرمێ وەڕەزەقەکم من الطەیبات، ڕزقی داون لە طەیباتیش، ڕزقی داون لە طەیبات، هاوسەری حەڵاڵی بۆ دابین کردوون و مناڵی حەڵاڵ لە نێوانتانە دروستە بێ، خەڵکێکەیە بە زینا دروستیەکە لە باریە بە خەڵکێکەیە بە زینا ئەوە ڕێزوانی خۆی تێرەکە، بەڵام ئێوەنە ڕزقەکم من الطەیبات. و لە فەرمودەکانی پێغەمبەریشان صلی الله عليه وسلم باسی فەضڵ و گەورەی زەواج و تەرغیب بە زەواج زۆر دراوە. یەکێ لەو فەرمودانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ الدنيا متاع، دنیا چێژە، خۆشیە. پاشانە فەرمێ وخەیر مەتاعیها المرأة الصالحة، فەرمێوە باشترین و پڕبەرەکەترین و پڕخێرترینیان ئەلەو هەموو خۆشی و چێژەی دنیاە ئافرەتێکی باشە. ئەمە بۆ پیاو. ئەتوانی مەفهومی مخالفەی فەرمودەکەش وەرگری، بڵێ بۆ ژنیش پیاوێکی چاکە. وێ بەڕاستی و پیاوانی شکری خوا ناکەن لەسەرەوەی کە ئافرەتێکی باشیان دەستکەوتووە. خوای پەروەردگار سزایان نەدا، و ئەو ئافرەتانەشی کە شکری خوای پەروەردگار ناکەن لەسەرەوەی پیاوێکی باشیان دەستکەوتووە، خوای پەروەردگار سزایان نەدا. چونکە بەڕاستی خوای پەروەردگار فەرمێ لئین شەکەرتم لەئەزیدەنەکم ولئین کەفەرتم فئین عەذابی لەشەدید. لەسەر هەر نیعمەتێک کە پێم داون ئەگەر شکری خوا بکەن بۆتان زیادەکەم، ئەگەر شکری خوای پەروەردگار نەکەن سزاتان گرێتەوە. زۆر جار سزا لێسەندنەوەیەتی نەزانینی تەعاملە لەگەڵی. بۆ نمونە پیاوێکی هاوسەرێکی باشت دەستکەوتووە نازانین چۆن ڕەفتاری لەگەڵ کە بیتە هۆی ئەوەی کە لێت جیابێتەوە، یا ژنێکی پیاوێکی باشی پێبەخشیوی نازانین چۆن ڕەفتاری لەگەڵ کە ئەبیتە هۆی ئەوەی کە لێت جیابێتەوە. ئەو ڕەفتاری لەگەڵ ناکی کە خوا پێی خۆشە، کەەوە شکرە، چونکە شکر بەدەم و بە کردار و بە دڵی ژەکرێن. هەرسێکیت کۆ کردەوە لە کردارتان سەلمانە، لە دڵتا، لە دەمتا، کە خوای پەروەردگار من شکرم لەسەرم هاوسەرە، خوای پەروەردگار بەرەکەت داریەکە هاوسەرگیریەکەتان، کە ناشکریش بوون وردە وردە بەرەکەتەکەی لێ لاچێ. جا بۆیە فەرمێ باشترین و بە بەرەکەتترین خۆشی ژیان بۆ پیاوان ژنێکی باشە، بۆ ژنانیش پیاوێکی باشە. باشانە فەرمێ لە فەرمودەیەکی ترە ئەربع من السەعادە، چوار شت هەیە خۆشی ژیانە، چوار شت هەیە خۆشحاڵی و خۆشگوزەرانی بۆ ئینسان دابینەکە. یەکەمیان المەرأة الصالحة، مەفهومی مخالفەکەی وەرگرین، والرجل الصالح، ئافرەتی باش صالحە، بەڕاستی خۆشی ژیانە بۆ پیاو. پیاوی باشیش، پیاوی صالح، پیاوی خواناس، پیاوی چاک، بەڕاستی خۆشی ژیانە بۆ ئافرەت. ئەگەر لێی بزانن هەر یەکە و هاوتای خۆی لە دین و ئەخلاقا هەڵەبژێرێ و ئەبنە هۆی خۆشکردنی ژیانی یەکتر. بەڵام ئەگەر پێوەرە شەرعیەکان بشکێنرێ ئەبنە هۆی تاڵکردنی ژیانی یەکتر. پاشانە فەرمێ والمەسکەن الواسع والجار الصالح والمركب الهنيء. سێشتی تەقی باس کردووە. ماڵێک فراوان بێ، جیانی تیا بێتەوە بە ئاسوودەیی، دراوسەیەکی باشیشیان هەبێ و
هۆ کارێکی گواستنەوەی باشیشیان هەبێ مەبەستی ئەسپ و شتڕوانە بووە لێ سایاناگرێتەوە. وبيغمري خوا صلى الله عليه وسلم لفرموديك ترى فرمي 3 حق على الله عونهم: المجاهد في سبيل الله، المكاذب الذي يريد الأداء، والناكح الذي يريد العفاف. فرمي سيشت خواهي پروردگار کردوێتی بە حەق لەسەر خۆی کە یارمەتیان بە و پشتیوانیان بکە. 3 کەس. یەکەمیان کێ؟ مجاهدێکە لە پێناوی سەرخستنی دینی خواهی پەروەردگار. ئەو کەسەی بە حەق جیهادەکە بۆی دینی خواهی پەروەردگار سەرخا، نەک بۆی گروپی خۆی سەرخا، تاقمی خۆی سەرخا، فیرقەی خۆی سەرخا. و جیهادێکی شەرعی لە پشت ئەمیرێکی ناسراوی شەرعیەوە، نەک لە پشتی نەناسراوێکی دەمپیسی نەزان و نەفامی فەیسبوکەوە، حاقیدێکی فەیسبوکەوە تۆ فتوای لێوەرگری بە فتوای جیهاد بکەی خەڵک بکوژی. نە، لە پشتی ئەمیرێکی شەرعیەوە کە ئەو خاڵانەی تیابێ کە لە وەلی ئەمرێکی شەرعیە ئەبێ هەبێ، پیاوە بێ، باڵغ بێ، عاقڵ بێ، ئازاد بێ، ئەگەر هەبوو قوڕەیشی بێ، ئەگەر نا هەر شتێکی تریش هەر نەتەوەیەکی تریش بێ هەرە بێت، چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەگەر عەبدێکی حەبەشیش کار بەدەستان بێ ئێوە گوێڕاڵی بکەن، عالم بێ بە شەریعەتەکەی خوا بە قورئان و سنەت حکم بکە و لە هەمان کاتیشە سەر بەخۆ بێ و کۆیلەی خەڵک نەبێ و ناسراو بێ بە عەدالەت و بە ئەخلاق و ڕێز و شکۆی انحیرافاتی نەبێ. ئەمیرە کە ئاوا ناسیت بڕۆ لە پشتیەوە جیهاد بکە، خوای پەروەردگار کردوێتی بە حەق لەسەر خۆی سەرتخە، کردوێتی بە حەق لەسەر خۆی سەرتخە. ئیگنا لایەن مەجهول و دەمپیس و نەفام و نەزان و نەزانراوی ناو فەیسبوکەوە ڕێبەری بکرێت و بیکەی بە ئەمیری خۆت و سەرپەرشتیت کە دڵنیا بە ئەوە بەکارهێنانتە، تۆ ئاگات لە خۆت نییە و ئەوە بانکردنتە بۆ دەرگاکانی جەهەنەم. باشانە فەرمێ والمكاتب الذي يريد الأداء، ئەو کەسێ ئەوێ خۆی بکڕێتەوە، کۆیلێ و ئەوێ خۆی بکڕێتەوە. ئەمەش خوای پەروەردگار کردوێتی بە حەق هاوکاری بکە، چونکە بەڕاستی ژیانی کۆیلایەتی سەختە. ئەوانەی کە کۆیلە نێسا، کۆیلەی ئەحزابن، کۆیلەی دەسەڵاتن، کۆیلەی ئەلمانیەکان، خوا نەزانن ژیانی کۆیلایەتی چەند سەختە. کەوتیان ڕاکە ئەبێ ڕاکە، کەوتیان ئامادە بە بێ ئامادە بێ، کەوتیان بکوژە بێ بکوژێ بە ناقیش بێ، باشە کەوتیان درۆ بکە بە درۆ بکە، کەوتیان زینا بکە زینا بکە، کەوتیان تەنانەت ژنەکەەوە بێنە بژنەکەشی بەرێ، کچەکەەوە بێنە بە کچەکەشی بەرێ، بە زەختە. زۆر بابەتی ترکە هەیە و بیسراوە و بینراوە و ڕوونە. گوێ بەڕاستی ئەم کۆیلێ بیەوێ خۆی بکڕێتەوە، تۆ هاوکاری بکە گوناه، با خۆی بکڕێتەوە، تەشجیعی کە، یارمەتی بە، باشە. و خوای پەروەردگارش هاوکاریەکە ئەگەر ڕاست بکە بیەوێ خۆی ڕزگارکە لە کۆیلایەتی. سێم کەس کێیە؟ ئەو یەکێمە بەسمانە، ئەو کەسەی ئەوێ زەواج بکە لەبەرەوەی داوێنی خۆی بپارێزێ، داوێنی بە پاکی بهێڵێتەوە. کچێکی گەنجە ئەوێ زەواج بکە داوێنی خۆی بە پاکی بهێڵێتەوە، بەس تەوەکل بە خوای پەروەردگار بکە و ئەسبابەکان بگرێتە بەر بۆ دۆزینەوەی هاوسەرێکی باش یا بۆ هەڵبژاردننی هاوسەرێکی باش لەناو ئەوانەیە کە دێنە داوای خوای پەروەردگار یارمەتیە کۆمەکیەکە. باشە، لە فەقیری نەترسێ، لە فەقیری کوڕەکە نەترسێ، لە دین و ئەخلاقی بترسێ، حساب بۆ وایان بکە. کوڕێکی گەنجە ئەوێ زەواج بکە با پشت بە خوای پەروەردگار بەستێ و هەوڵی خۆی بدا هاوسەرێکی باش و بە ئەخلاق پیا بکە و هاوسەرگیری لەگەڵا بکە، لە فەقیری نەترسێویش. الله جل جلاله وعدی داوە کە هاوکاری بکە. ئەبوو بەکری سەدیق ئەفەرمێ لە وتەیەکی جوانی خۆی ئەفەرمێ أطيعوا الله فيما أمركم به من النكاح ينجز لكم ما وعدكم من العفاء من الغنى. تفسير آية 8 بوكاك لسورة النور فرمي وأنكحوا الأيام منكم والصالحين من عبادكم وإمائكم إن يكونوا فقراء يغنيهم الله من فضله. فرمي أبو بكر الصديق
ئێوە گوێڕایەڵی خوای پەروەردگار بکەن باشە لەوایە کە فەرمانتان پێکا خوای پەروەردگاریش ئەو بەڵێنەی ئەباتە سەر کە لە زەواجا پێداون کە لە هاوسەرگیریە پێداون کە ئەفەرمێ وأنكحوا الأيام منكم والصالحين من عبادكم وإمائكم إن يكونوا فقراء يغنيكم الله من فضله. أيوة بقرن بدوائي هاوسري باشا دين وأخلاقي هبه باشا لكتشانو لا ئەوانەشی کە زەواجیان کردو تەلاق دراون کە خۆمان پێڵێن بێوەژنی خۆی بێ هاوسەرەکان بێ هاوژینەکان جا فەرمێ ئەلەمانە بگەڕێن بە دوایانە صالحین کچانیش صالح هەڵبژێرن و پیاوانیش صالحە هەڵبژێرن ئەفەرمێ یغنیکم الله من فضله الله جل جلاله لە فەضلی خۆی بە فەضلی خۆی دەوڵەمەندتانەکە لە فەضلی خۆیتان پێدا تا دەوڵەمەند جابوي بكر صديق فرمي ايوا امركي خوا جێبەجێ بکەن بە دوای صالحە و صالحە بگەڕێن الله جل جلاله وعدەکەی خۆی باتە سەرکە فەرموویەتی دەوڵەمەندتانەکە کەواتە زەواج نابێتە فەقیری بۆ ئینسان زۆر جارە بێت دەوڵەمەندی بۆی ئەگەر ئەمرەکەی خۆی بەوریار جێبەجێ بکە وەکو بەکری صدیق ڕەحمەتی خوای لێ بفەرمی ابن عباس فەرمێ رغبهم الله في التزويج وأمر به الأحرار والعبيد وعدهم عليه الغنى فرمي ما أتى خوای پەروەردگار فەرمێ ئێوە هاوسەر بخوازن لەو هاوسەرانەی کە ئازاد نین و لەوانەشی کە ئازادن بەس صالحە بن و باش بن فەرمێ خوای پەروەردگار ئەمری پێکردوون بە زەواجەکە باشە بە عەبدەکان ئەوانەی ئازاد نین بەوانەشی کە ئازادن سەربەستن ئێوە زەواجەکە بکەنە فەرمێ وعدیشی پێداون بۆی کە دەوڵەمەندیان کە خوای پەروەردگار گەر وعدێ بە لە پێشیەوە ئەمر نەبێ جێبەجێیەکە جا وەرەگەر لە پێشیەوە ئەمر بێ ئەوە زۆر ئەولاتر جێبەجێیەکە و سێ کەس دێنە مەدینە ئەم فەرمودەیە هۆشدارێکی تایە سێ کەس دێنە مەدینە پرسیارەکەن لەبارەی حاڵی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هاوسەری هەیە بەڵێ زیاد لە چەندانەیەکی هەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شەوانە هەیە بەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەڕۆژوە بێ بەڵێ ئەم سێ کەسەی کیانوتی من هەتا مامار بەڕۆژوە میکیانوتی من هەتا مام شان ناخۆم میکیانوتی من قەدام سەرگیری ناکەم خۆم تەرخانەکەم بۆ عیبادەت کاتە پێغەمبەر صلی الله علیه وسلم گەڕایەوە ئەم بابەتەی بیست لەو سێ کەسەوە هەستا چوێ سەر مینبەر فەرمی کەسانێک هاتوون یەکیان وتێتی من زەواج ناکەم یەکیان من هەر شەو نوێژەکەم یەکیان وتێتی من ڕۆژوو قەت ناشکێنم طبعا ئەوان وتیان ئێمە لە کێو پێغەمبەر صلی الله علیه وسلم لە کوێ ئێمە نایگرینەوە بێ زۆر بەردەوام بین ئەو پێغەمبەر صلی الله علیه وسلم وی پێ ناخۆش بچێ سەر مینبەر فەرمووی ئەم کەسانە نابێ پشکنە سنەتی من شەو نوێژەکەم وەخەوم ڕۆژەگرم و شکێنم و زەواجیش ئەکەم خێزانیشمە ئەوە سنەتی منە فەرمووی من رغب عن سنتي فليس مني ئەوەی بێنیاز بێ لە سنەتی من بڵێم پێویستم بە سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم نییە ڕغیبە بۆ معنایە خوا پیشان بێت تۆ بێنیازی لە سنەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم پێویستە پێی نییە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ لە من نییە ئەو کەسە بەریم لێ جا بۆیە زۆر خەتەرە بەڕاست و لفرموديك ترى بيغمري خوان صلى الله عليه وسلم فرمي 4 من سنن المرسلين چوار شده فرمي رباز و ريشكي بيغمرانا يا كميان الحياء شرم إنسان شرمي تيابي هرشي خيرة توشي بيغمر صلى الله عليه وسلم فرمي الحياء لا يأتي إلا بالخير حياء بس خيره هنا شرم بس خيره هنا كواتا الشرم نما بذاء هبو لبري حياء بذاء بشرمية لا يأتي إلا بالشر حتى شرطو شيء إنسان هذا بوي بنا بخواي پروردگار آفرد كحياء نما بروسيري كلو سرجادانة شيليه بروسيري كلو زانكو بيمانغا ومكتبو لو بنديوارو سوچو كونو كلبرو لو معمل يجگرك ونو لو باركانو لو باخانو لو شاهو داخل شيلياتو اما نعلم بروسيري ملها وباركانك كره برو بزان لو فيسبوك شيلياتو كشربينا ما يتراوي دل باشا
جابوی بەڕاستی سنەتی پێغەمبەران دەست بگری بە شەرمەوە. دووەمیان وەتەعەطر، خۆ بۆن خۆشکردن. سبحان الله سیرکە خۆ بۆن خۆشکردن سنەتی پێغەمبەرانە عەلەیهیمو السەلاتو وەسەلام. تەنانەت دوژمنەکەت بۆنی خۆشی لێ بکات دڵی فراوانە بێت. لە ڕێی لوتەوە تۆ توانی چێژە بەخشی بە هەموو چوار دەورت کە خۆت بۆن خۆشەکەی. بەعکسەوە ئەگەر خۆت بۆن خۆش نەکەی ئەتوانی بۆنێکی ناخۆش بکەی بە لوتی هەمویانە و هەمویان بە جۆرە سیرەکەن تۆ کەسێکی قێزەوەنی. بۆی بەڕاستی گرنگی بە بۆن بن، مسڵمانە بێ گرنگی بە بۆن با. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ دووشت زۆر خۆشەویستە لە لای من، زۆر حەزەکەم گرنگیان پێ بم، خێزانەکانم لەگەڵ بۆنی خۆش. پیاوە بێ ئاوا بێ خێزانەکانی لەگەڵ بۆنی خۆش. خۆمە دژنێت تۆ بۆنە خۆش بێ و بەڵام کە دەم بکەیتەوە قسە بکەیت بۆگەنی قسەکانە خەڵک بکوژێ. نا، بۆنیشی خۆش بێ و کە دەمیشە کردەوە قسەکانە کرد بە عەتر لە دەمت بێتە دەرەوە. ئەمە دووەمیان. سێمیان وە سیواک کردن. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ سیواکردن پاککەرەوەی دەمە باشە و ڕازامەندی پەروەردگار. چیلکێکیەوەنێ دارێکیەوەندە دەمیشت پاک بکەیتەوە پێی، ڕەزامەندی خوای پەروەردگاریشی پێ بەدەزێنی. ئیبن قەیم جەوزی ئەفەرمێ دەمە پاکەکاتەوە لە جوێن. ئەو کەسەی زۆر سیواکە جوێن کەمەکە، درۆ کەمەکە، غەیبەت کەمەکە، زەم کەمەکە، بوهتان کەمەکە. و ئەفەرمێ ڕەزامەندی خوای پەروەردگاریش پێ بەدەستێنی بەوەی ذیکری خواکەی، قورئان خوێنی، ئەمر بە چاکەکەی، نەهی لە خراپەکەی. زۆر جابوی بەڕاستی ئەو سنەتەی پێغەمبەران کە تۆ جێبەجێی ئەەکەی بڕیاری گرتنی ڕێچکەی پێغەمبەرانە داوتە کە سیواکردنە. ئەبەو گرتنە بەری ڕێچکەی پێغەمبەران تۆ بەرەو سەڵاح ڕۆیت و لە فەساد دوورەکەویتەوە. حتا زمان پاراوتەکە ئیبن قەیم جەوزی ڕەحمەتی خوای لێ بێ زیاد لە 35 فایدەی سیواکی هێناوە. ئەفەرمێ نیکاح چوارەم خاڵ کە لە سنەتی پێغەمبەرانە نابێ ئینسان تەرکی بکە وازی لێ بهێنێ زەواجە نیکاح. کچان شوو بکەن، پیاوان ژن بێن. لە فەرمودەیەکی ترە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ما استفاد مؤمن بعد تقوى الله خيرا من زوجة الصالحة. فەرمێ ئینسان لە دوای تەقوای خوای پەروەردگار، یعنی لە خوا بترسی سنوورەکانی نەبەزێنی، لە سزای خوا بترسی، لەسەر خۆتی حەڵاڵ نەکەی، بترسی لەوەی ڕەحمی خوا لەدەست بدەی. لە دوای تەقوای خوای پەروەردگار بەو شێوە گەورەترین خێر کە تووشی ئینسان بێت چییە؟ زەواجە. ئەگەر کوڕی ژنێکی باشە دەستکەوێت، ئەگەر کچی پیاوێکی باشە دەستکەوێت. لە فەرمودەیەکی ترا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ إذا تزوج العبد فقد استكمل نصف الإيمان وليتق الله في النصف الآخر. فەرمێ ئەگەر عەبد زەواجی کردیتر، عەبدی نێرە یامەیە، ئەوە نیوەی ئیمانەکەی تەواو کردووە. بۆ نیوەکەی تری با لە تەقوای خوایە بەسەری بەرێ و لە خوا بترسێ. فليتق الله في النصف الآخر. لفرموديك ترى فرمي من ترك التزويج مخافة الفقر فقد أساء الظن بالله. فرمي هركسي واز لها وسرگيري بيني نيكا لترسي فقيري ولا بچي بيجينمو پارم نيو بو مناچه بريو كورا كريم بينا ادري وكورا اوان بينا اكري اوان بينا اكري ترو خالاني كريزي كابوت. فرمي وگماني خرابي بخواي پروردگار بردو بو چون قال آياتكي بيش بخواي پروردگار فرمي جي يغنيهم الله من فضله. الله جل جلاله دولمان ديانا كا فضله بلام گماني خرابي بيوالا بخواي نامك جورك لبدرو خصنا وعدك خواي پروردگار بو زور زور خطره. باشا شيخ رحمتي خوای لێ بێ فەرمێ وأما الأخبار أما فرمودكان كشيخ بو معناه فرمي فقوله صلى الله عليه وسلم النكاح من سنتي فمن رغب عن سنتي فقد رغب عني. بغمر إخوان صلى الله عليه وسلم فرمي زواج سنتي منه هر كشي خد هر كره بينيانز بيلا سنتي منه بلان بيسم زواجني نايك سنتي بيغمر صلى الله عليه وسلم كاكم بيسم بو سنة تانية فمن براسي وكوا مني رات كرد بيته بيغمر صلى الله عليه وسلم رات كيتو بيته شفيعته بيته تكاكارد لقيامته
بشوين كوتي وحسابك ريت لدنيا ولا قيامتها. فرمودي كتاب غمري خواه صلى الله عليه وسلم فرمي يا معشر الشباب من استطاع منكم الباءة فليتزوج. فرمي أي گەنجانی کوڕان و گەنجانی کچانیش هەر کەسێ لە ئێوە توانی ماڵداری بکە و ماڵ بەڕێوە بەرێ و توانی مرد بەڕێوە بەرێ یاخود ژن بەڕێوە بەرێ با ژن بێنێ بۆ فإنه أغض للبصر ئەبێتە هۆی پاراستنی چاو ئەبێتە هۆی داگرتنی چاو لە ئاس حرامکردنە ئیتر نەظەری حرام نەکەی. جاوی بەڕاستی هەندێک کەس کەواز لە نەظەری حرام نایەنێ هەر بەردەوام کارێکە خێزانیشی هەیە ئەوە زەواجەکەی فاشیلە. بۆیە یەکناگەر ژنەکەی خۆی بەس بێت تەماشای تر ناکە. بە هەمان شێوە هەندێک ئافراد کە هەر بەردەوامە لە نەظەری حرامەی کایکە ئەوە زەواجەکەی فاشیلە. یەکناگەر پیاوەکەی خۆی بەس بێت نەظەری حرام ناکە. کەیترەوە نەظەر ئەگەر لە تەلەڤیزیۆنا بێ بە دیار هەڵقە و فیلم و گۆرانیەوە بێ لەلایەن هەردوو ڕەگەزەوە یا لە مۆبایلا بێ یا لەسەر جادە بێ یا لە ناوەندەکان و دەستگاکانە بێ. پاشانە فەرمی وأحسنوا للفرج داوێنیشە پارێزێ بەڕاستی بۆیە خوای پەروەردگار عقوبە قورسەی داناوە لەسەر ژنێک کە زەواجی کردووە لەسەر پیاوێک کە زەواجی کردووە گەر زینا بکە ئەبێ ڕەجم کرێ بەڵام ئەگەر زەواجی نەکردێت جەڵ دەکرێت چەند تەخفیفی تیا کردووە لەبەرەوەی ئیتر ئەو حەز و ئارەزوەی کە هەیە توانێت بە حەڵاڵی دایمرکێنێتەوە بۆچە بۆ حرام ئەمە گەنجەکە هێشتا ژنی نییە چووە بۆ حرام ئەو خۆتوای بە حەڵاڵی دایمرکێنێتەوە بۆچە بۆ حرام کە چووە بۆ حرام عقوبەکەی قورسترە و ئەگەر بێت و ئەم عقوبە قورسە دانەندێەوە خەڵک ناگەڕێتەوە کە نەشگەڕایەوە شیرازە تێگەچێ نەسلی ئینسانەکان تێگەچێ باوکایەتی و دایکایەتی نامێنێ کەس باوکو دایکی خۆی ناناسێ بۆ شێوەی لێدێکە لە ئەوروپالێتی لێ هاتووە. پاشانە فەرمێ من لم يستطع فعليه بالصوم فإن الصوم له وجاء. هەر کەسێکیش نەیتوانی هاوسەرگیری بکە ئاسان نەبوو بۆیە فەرمێ با بڕۆژوو بێ لەبەرەوەی بەڕاستی ڕۆژوو هۆکارە بۆ لەغاوکردنی شەهوەتەکان و گێڕانەوەت لە زینا و لە نەزەر و لە ئەو بابەتانێت. پاشان ئیمامی غەزالی ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ وهذا يدل على أن سبب الترغيب فيه خوف الفساد في العين والفرج. فەرمێم حەدیثە بەڵگەیەوەیەکە بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕەغبەتی داوە بە زەواج کە خەڵکی بیهێنێ ئەمری پێکردوون ئەگەر توانایان هەبوو ژن بێن فەرمێ بۆی داوێن و چاو بپارێزرێ لە خراپبوون لە تێکچوون توشبوونی زینای چاو توشبوونی زینای داوێن. فەرمێ والوجاء هو عبارة عن رد الخصتين للفحل حتى تزول فحولته. فەرمێ ویجایش گێڕەرەوە فەرمێ بریتە لەوەی کە ئەوسا هینیانە هێنا گایان خەسان بۆی نەتوانێت بچێ بەلای مێینەیە مانگە یا فەرمێ ویجا تقریبا ئەوەیە یعنی شەهوەتەکانت چاکەگرێتەوە مبالغەیە لە گرتنەوەی شەهوەتەکانە بەسی نییە ئەتخەسێنە یگنا کە ڕۆژوەکەت شکاند و چیتەوە حاڵەتی یاسایی خواردن تا بوو توانایەکەت زۆر زۆرترە بێ لە جاری پێشوش. فهو مستعار للضعف عن الوقاع في الصوم. فەرمێ ئەویش بۆ ئەوەیە کە ڕۆژوو ئەو بابەتە لاوازەکە و نایڵە بکەویتە ئەوەی کە حرامە. فرموديك ترى هنا فرمي قال صلى الله عليه وسلم كل عمل ابن آدم ينقطع إلا ثلاثا ولد صالح يدعو له ولا يصل إلى هذا إلا بالنكاح. فرمي غمري خواه صلى الله عليه وسلم فرميتي هرچی کرداری إنسانا كوفاتي كالأبشره يعني تبيندي بزوجه ونعمله إنسان كوفاتي كال بيندي بزوجه ونعمله بيندي بدنيا ونعمله شتى يعني برزخ وتعزين وكلته. أفرمي ليك لا كان حالتك أنا بس حالة باشي كان علمك بجيه يشتبه بس ود به إيه كان صدقيك جارية مزجوتك كرد بيتي برديك خستخانيك اشتلو بابته ساميان شيء كوريكي شاكي هبه دعاء خيري بوك أيه كورة شاكا برهمي شيء برهمي زواج ويقر أو كسي زواجينا كدو كورة شاكيني رجاء قل رجاء كاني خير لنا وجورك كبيبقى لدستي ذاك يش كوريكي شاكا دعاء خيري بوك وكذلك شاكا. فاشان فرموا أما الآثار فقال عمر رضي الله عنه لا يمنع من النكاح إلا العجز أو الفجور. فرمي عمر يقول خطاب فرميتي دوش درجة لوي كإنسان زواج بك شجن شبياو
کچێکت چ کوڕ کچێکە زەواج ناکا بۆ لەبەر یا ناتوانێت زەواج بکە بۆی ناکرێ ئیگنا خۆی حەزەکە یا خود حەزی لە فجوورە بەدڕەوشتی بەدڕەوشتی بە حەرامی خۆی تێرەکا بۆ ئەڵە پێویستم بە زەواج نییە جارێ باشە بۆ کوڕانیش بە هەمان شێوە کوڕێکە زەواج ناکە بۆ لەبەرەوەی داهاتی نییە و ناتوانێت بیکە ئامادە نییە ئەمە قەی ناکە ئەوی تریان داهاتی هەیە پارەی هەیە بەڵام بە حەرامی هەر ڕۆژە دانەیەگە بە ئەتر بۆیە بێنیاز بۆ لە حەڵاڵەکە و پێویستی پێنێ فبين أن الدين غير مانع منه وحصر المانع في أمرين مذمومين فرمي روني كردوا إمام عمر ليريا كدين ريقد إلا زواج بلكو دين هاني زواج ده أو الريقد دو كاري قيزون كدسو ساني ودسو بيسبيتي لقل شهوة بازي بحرامي وقال سفيان بن عيينة كثرة النساء ليست من الدنيا لأن عليا رضي الله عنه كان أزهد أصحاب رسول الله صلى الله عليه وسلم وكان له 4 نسوة فالنكاح سنة ماضية وخلق من أخلاق الأنبياء سفيان كري عيينة فرميتي كوكدنوي چوارجن يا سيجن يا دوجن دنيا ويستينية چونکە تۆ ژنانە خزمەتیانەکەی ئەگنا کەسێ بۆ داوێنی بهێنێەوە دنیاویستیە بەڵام کەسێ بێنێ خزمەتیان بکاونەوەی ساڵحیان لێ بخاتەوە بۆ دنیاویستی نیە بۆ قیامەتە ئەفەرمێ لەبەر ئیمامی عەلی زاهیدترین کەس بوو دنیانەویستترین کەس بوو بەردەوامیش 4 ژنی لابوو چونکە ئیمامی عەلی تقریبان 8 ژنیە ناوە هەر ژنێ مردبێ یەکسەر جێگاکەی پڕ کردوێتەوە 4 بەردەوام هەبووە لەبەرەوە ژن هێنانە فەرمێ سنەتێکە کە بە درێژایی مێژووی ئینسانیەت هەبووە لە پێغەمبەرانە و ئەخلاقەکە لە ئەخلاقی پێغەمبەرانیش ئەمە ئاثارەکانیش بوو ئینشاءالله دەرسی داهاتوە چینە سەر بابەتێکی تر و الحەمدولله رب العالمین